ژیان ئازادی ژیان ئازادی ژیان ئازادی ژیان ئازادی ژیان ئازادی بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست من ئێستا لە باخی گشتی شاری سلێمانیم لە نێو جەماوەرێکی پڕ لە جۆش و خۆش کە گشتیان یەکڕا هاواری ئازادی دەکەن بە جۆرێک پاڵپشتی خۆیان بۆ ڕۆژئاوای کوردستان دووپا دەکەنەوە. لێرە لە سلێمانی تەواوی چین و توێژەکان لە هەر چوار پارچەی کوردستان کۆبوونەتەوە. لێرە چەندین ڕۆژە خۆپیشاندانەکان بەردەوامن، خۆپیشاندانێک کە هەزاران خەڵک تێیدا بەشدارە بێت لە هەموو چین و توێژەکان. من لێرەوە ئەمەوێ ئەوە بڵێم کورد هەموو جۆرە مردنێکی تاقی کردوتەوە، مردن بە لە سێدارەدان، مردن بە فیشک، مردن بە سەرما، مردن بە ئەشکەنجە، مردن بە چەکی کۆمەڵکوژ و قەدەغەکراو، مردن بە زیندە بە چاڵکردن، تەواوی جۆری مردنەکان. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە هیچ وەختێ کورد لە ترسا نەمردووە. هەرەوەش کە ئێستا ئەیبینن یەکڕا دەنگی جەماوەر بەیەکەوە یەک هێزەکە داوای لابردنی دەسەڵاتێکی جەنایەتکاری ئیمپریالیستیەکەن لە مەنتیقەکە و فاشیستی مەنتیقەیی. ئێمە هەمیشە لەسەرەوە تەکیدمان کردوتەوە کە نابێ بڕوا بە دەسەڵاتی ئیمپریالیزمی بکەین. لە سووریا تاوەکو دوێنێ حەسەدە یەکێ بوو لە هێزەکان کە بەو پەڕی هێز و توانای خۆیەوە یەکەمین هێز بوو کە گروپە تیرۆریستیەکانی بە جۆرێک بچووک کردەوە و توانی لە سووریا کپیان بکاتەوە. بەڵام بەداخەوە هەر خودی دەسەڵاتی سەرمایەداری و ئیمپریالیزم ئەو چەتانەیان کردە حاکمڕانی سووریا و ئێستاش بە شێوازێکی پاراکدۆسی هێرش دەکەنەوە سەر کوردەکانی ڕۆژئاوا و دەیانەوێ قەتڵ و عامیان بکەن و جیهادی کوشتنی کوردەکانیان دەرکردووە. ئەمڕۆ یەک دەنگیەک پێویستە لە ناو کوردەکانە، بەڵام ئەوەی کە ئەیبینین خۆشبەختانە لە هەر چوار پارچەکە پشتیوانیەکی یەکدەنگ هەیە بۆ کورد لە ڕۆژئاوای کوردستان و بە جۆرێک ئەمە بۆ تەواوی هەر چوار پارچەی کوردستانە. لە ئێران وەک دەزانن بە هەزاران کەس بوونەتە قوربانی لە ژێر دەسەڵاتی کۆنەپەرستی دیکتاتۆری ڕژێمی سەرمایەداری جمهوری ئیسلامی. لەوێش بە جۆرێک قەتڵ و ئامەکان هێندە زۆر بوون ناتوانن پەردەپۆشی بکەن و بیشارنەوە. مەیدانەکانی فوتباڵ لە کرماشان و لە شارە گەورەکانی وەکو تارانەوانە بوونەتە جێگایەک بۆ بڵاو بوونەوەی تەرمەکان و دانانی تەرمەکان کە هێندە زۆرە ناتوانن بیشارنەوە. بەڕێنی ئەنتەرنێت بۆ چەندین ڕۆژ نەیتوانیوە ئەو دەنگە لە ئێران بەگشتی دابشارێ. ئەوەی کە ئێستا لێرە گرنگە ئەم یەک دەنگیە بۆ ڕۆژهەڵاتە، هەر لە خودی درۆشمەکانەوە کە دەڵێن ڕۆژئاوا تەنیا نییە ڕۆژهەڵات پشتیوانیە، ڕۆژئاوا تەنیا نییە باشوور باکوور پشتیوانیە. بەڕاستی کوردبوون سەختە، بەڕاستی کوردبوون سەختە. من ڕەنگە بچمە لای بەشێک لەو خەڵکانە کە لێرە کردبوونەتەوە و لێدوانێکیان لێوەربگرم، دواتر بەشێک لە دیمانەکان بۆ ئێوە گوازمەوە.
dosti dezzanu keske soran azmanu yan çekka dijmenanu şervanu 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 ya dosti dezzanu keske soran azmanu yan çekka dijmenanu şervanu 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 سڵاو لە هەموو شۆڕژگەڕان سڵاو لە بەرخوردان لە سەرشەقام لە هەموو ئەو گەنجانی کە ئەمڕۆ هەموو ئەو ژن و منداڵانی کە ئەمڕۆ لە سەرشەقام گرنگی ئەدەن بەوەی کە ئەمڕۆ ئێمە بە هەزاران دوژمنمان ڕوبەڕوومان بۆتەوانێ ئەو ئیتیفاقی کە کرابوو لەسەر ئاسی ئیقلیمی و نێودەوڵەتی بەداخەوانێ کە ئەمڕۆ کوردەکانمان بەو شێوەی کە بینیمان کە هاوپەیمانەکانمان پشتیان لێکردن ئێمەش بەردەوامبوونمان لە خەباتی سەرشەقام بەردەوامبوونە لە شۆڕشی ئەوان لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا بۆیە پێویستە هەموو کوردێکی بە شەرەف و بە هەڵوێست ئەمڕۆ خەباتی تێکۆشانی سەرشەقام هەڵبژێرێ و بە شەو و بە ڕۆژ ئێمە لەسەر ئەم شەقامە بین داوای مافی گەلەکەمان بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ دڵخۆشمانەکە هەمومان ئەم گەنجانەیە کە ئەیبینین کە شۆڕشی سەرشەقامیان هەڵبژار کە ئێمە وەکو خۆری نەتەوەیی ڕێکخراوی خۆری نەتەوەیی ئەمڕۆ سەردانی ڕۆژهەڵاتمان کرد ڕۆژئاوامان کرد بۆ ئەوەی کە بزانین لە نزیکەوانێ شەڕەبانان پێویستیان بە چێوە هاوکاریان بکەین ئێمە دوێنێ هاتوونێتەوە لە ڕۆژئاوا کە هەمومان پێویستە سەردان بکەین و لەو بەرخوردانە بەشدار بین لەو شۆڕشە بەشدار بین ئەوەی بتوانێ و لە گەنجەکانمان خۆمان ژنان کچان هەمومان هاوکاریان بکەین بەڵام هاتنی کوردێک لەسەر ئەم شەقامە کە هەڵوێستی هەبێ بەڕاستی ئەوە گرنگدانە و درێژەدانی شۆڕشەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە ئێمە لێرەوانێ پیان ئەڵێن ئێوە بە تەنیانین ئێمە لەگەڵتانین ئێمە پشتیوانی ئێوەین لە هەموو شوێنێکتا ئێمە بەردەوامە بین و لە تێکۆشانمان لە خەباتمان دەستخۆشی بۆ هەمولایە بێجی بەرخۆدانە تۆمانێ بێجی بەرخۆدانە قامشلۆ بێجی بەرخۆدانە تۆمانێ بێجی بەرخۆدانە عەفرینێ بێجی بەرخۆدانە تۆمانێ دەستپێکردنا vê cenga yekem li dij axa û beka ew xulamê çîna jor in fêlbaz û li ba zordar in
ئەمەوێ پرسم داواکاری تۆ چییە کە لەم کۆبوونەوە جەماوەریە کۆبوونەتەوە یەکڕا ئەتانەوێت چ پەیامێک بگەێنن؟ بەڵێ سڵاوتان لێبێت ئێمە وەک گەلی کورد وەکو جەماوەری کۆمەڵی کوردستان پشتیوانی و پشتگیری خۆمان بۆ ڕۆژاوای نیشتیمان دووپات دەکەینەوە بۆ هێزەکانی یەپەگا یەپەژا بۆ خۆبەڕێوەبەری ڕۆژاوا لەبەرەوەی ئەوان لە ژێر هێرشی ستەمکارانەی ڕژێمی نەتەوەپەرست ڕژێمی ڕەگەزپەرستی جۆلانیدان کە بە شێوەیەکی زۆر دڵندانە ناس مرۆڤانە هێرشەکرێتە سەریان و بە تەواوەتی ئینکاری و ستەم لەگەلی ئێمە ئاکرێت ئێمەش ئەوەی کا لە ئەرکی سەرشانمانە ئەرکی خۆمان پێک دێنین و لە کۆتاییشدا هەر ئەنجامی ئێمە هەر سەرکەوتنە. دەستەکانە خۆش زۆر
چوار سلااو ڕێزم هەیە بۆ هەچوا پاچی کوردستان سلاوی شوڕەجرانم هەیە بۆ ڕۆژاوای کوردستان سلااوم هەیە بۆ شەرەبانان بۆ کەسوکاری شەهیدان زیدانی سیاسی کە مەدامانی سەنگەر چکاتان لی ئەەکەین چکایەکی بەلایەنەوە دڵسۆزانە و خەمخۆری گەرد من بە ناوی خۆری نەتەوەی کوردەوە قسەتان لەگەڵەکەمون کە ئێمە خۆری نەتەوەی کورد بریتە لە هەچوا پاچی کوردستان لەنا ئەم خۆرەیە کۆ بێتەوە بەتایبەتی کەسە نەتەوایەتەکان با هەمومان دەستکەین ناو دەستی یەکەوە کوردستانی گەورە ڕزگارکەین لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک کەچۆ خوارتن شۆرەژوان ناتن سشتۆ بێترگان بژی ڕۆژاوا بژی ڕۆژاوا کەچۆ خوارتن شۆرەژوان ناتن سشتۆ بێترگان کەچۆ خوارتن قارەمان ناتن سشتۆ بێترگان بژی ڕۆژاوا پێم ئێمە کە ئەو دژمنانەوە زانی موڕاڵی ئێمە ئەشکێنن بەرخۆدان ئێمە دەشکێن بۆ پێیان ئەڵێم ئەو کیژێک بڕین ئێمە بە 100,000 دروستەکەین پێڵێن ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی دەستخۆش تۆ هیچ پەیامێکت هەیە؟ دەڵێم کورد قەت ناکەوێ تا کورد هەبێ تا ڕۆژهەڵات و باکوور و باشوور هەبێ کورد ناکەوێ چای کورد ناشکێنن چای دژمن ناشکێنن بەسەر